دەزانی کام وڵاتی جیهان خاوەنی زۆرترین بۆمبی ئاتۆمە؟ لە جیهانی ئەمڕۆدا تەنها یەک بۆمبی ئاتۆمی دەتوانێت شارێک لە چەند چرکەیەکدا لەسەر گۆی زەوی بسڕێتەوە. هێشتا ئەمە مەترسیە گەورەکە نییە، بەڵکو مەترسیەکە لەوەدایە جیهان هەزاران بۆمبی ئاتۆمی هەیە و دەسەڵاتی مانەوە و لە ناوچوونی مرۆڤایەتی کەوتۆتە دەست نۆ وڵاتی جیهان کە خاوەندارێتی بۆمبە ئاتۆمیەکان دەکەن. لەم ئینفۆگرافیکەدا پایتەخت میدیا ناوی وڵات و ژمارەی ئەو سەرە ئاتۆمیانەتان بۆ ئاشکرا دەکات کە ئەو نۆ وڵاتە خاوەندارێتی دەکەن. کۆریای باکوور 30 بۆ 40 بۆمبی ئاتۆم مەزەندەکراو. ئیسرائیل 90 بۆمبی ئاتۆم مەزەندەکراو. هیندستان 164 بۆمبی ئاتۆم. پاکستان 170 بۆمبی ئاتۆم. بەریتانیا 225 بۆمبی ئاتۆم. فەڕەنسا 290 بۆمبی ئاتۆم. چین 410 بۆمبی ئاتۆم. ئەمریکا 5244 بۆمبی ئاتۆم. رووسیا 5889 بۆمبی ئاتۆم. کۆی گشتی ژمارەی بۆمبە ئاتۆمیەکان لە جیهان دەگاتە 12500 بۆمبی ئاتۆم و ئەم ژمارەیە بەسە بۆ ئەوەی ژیان لەسەر گۆی زەوی کۆتایی پێبهێنێت.